ئەم کاتتان باش بینەرانی کەناڵی هێوا. خۆشحاڵین لە بەرنامەیەکی تایبەت دەربارەی ڕۆڵ و بەشداری ژنان لە هێزی کاردا لەگەڵ گۆناسعید لەگەڵتان دەبین. وەک لە چەند ڕۆژی داهاتووە کرێکاران لە هەسەر ئاستی دنیا یادی ڕۆژی نێونەتەوەیی یادی ڕۆژی جیهانی کرێکاران دەکەنەوە. لەگەڵ ئەوەی دەبینین کە کرێکاران لەژێر کاریگەرییەکانی لیبرالیزمی نوێ و بەهۆی ئەوەی کە تووشی ڕوبەڕووی بێکارێکی زۆر بوونەتەوە لەسەر ئاستی جیهان بەهۆی لێکەوتەکانی کۆڕۆنا و ژنانیش لە ژێر ئەم کاریگەری و لێکەوتانە بێبەرینین و بەڵکو دۆخی کرێکارانی ژن لە پیاوان لەسەر ئاستی دنیا زۆر لەوە خراپترا کە لە میدیاکانە یان لە داتاکانە بەرگۆمانەکەوێت. بۆیە لەم بەرنامەیەدا پێمان خۆشە قسە لەسەر ڕۆڵ و بەشداری ژنان لە هێزی کاردا لەگەڵ گۆناسعید بکەین کە توێژینەوەیەکیان لەم بارەیەوە بە ئەنجام گەیاندووە. پێشەوەی دەست بە بەرنامەکە بکەین پێمان خۆشە داوایەتان لێ بکەین کە بۆ پشتگیری کەناڵی هیوا تکە سەبسکرایبی ئەو کەناڵە بکەن لە چەناڵی یوتیوب. گۆناخان بەخێر بێت بۆ بەرنامەکەمان. پێمان خۆشە لە یەکەم پرسیارەوە لەوە دەست پێ بکەم کە لە کاتێکدا کە کرێکارانی جیهان بەرەو ئەو ئەڕۆن کە لە یەکی ئایاردا یادی ڕۆژی جیهانی کرێکاران بکەنەوە و لە بەرامبەردا ئەمێ بپرسم کە ڕۆڵ و بەشداری ژنان لە هێزی کاردا ڕۆڵ و بەشداری ژنان لە ئابووریدا و لەسەر ئاستی عێراق چۆن هەڵی ئەسەنگێنیت بە تایبەت کە ئێوە توێژینەوەیەکتان لەو بوارەدا بە ئەنجام گەیاندووە. ئێوە لەو توێژینەوە گەیشتنە چ دەرەنجامێک سەبارەت بە ڕۆڵ و بەشداری ژنان لە هێزی کاردا بفەرمونون. بەڵێ سەرەتا هەڵوێ سلااو بۆ تۆ سلااو بۆ هەموو بینەرانی خۆشەویستی کەناڵی هیوا. پیرۆزبایی هاتنی یەکی ئایار ڕۆژی جیهانی کرێکاران لە هەموو کرێکاران لە جیهان و لە کوردستان ئەەکەم و بە تایبەت پیرۆزبایی لە ژنانی کرێکار لێرەوە و زۆر خۆشحاڵم کە ئەم بەرنامەیە پێکەوە سەبارەت بە بەشداری ژنان لە هێزی کار و لە ئابووریا ئەەکەین. ئەوەی کە ئەگەر من بە شێوەیەکی گشتی لە پێشا هەڵسەنگاندن بۆ بەشداری ژنان لە هێزی کارا بکەم ئەگەر لە بابڵین لە ڕووە جیهانەکەیەوە سەیریکەین بەشداریکردنی ژنان بە تایبەت لە دوای ساڵی هەفتاکان لە نێو هێزی کارا بە شێوەیەکی سەرسوورهێنەر چۆتە سەرەوە واتە ئاستی بەشداری ژنان لە وڵاتانی دنیاە و چەندین بە تایبەت تەنانەت ئەو وڵاتانەی کە پیانەوترێ وڵاتانی خوارو یاخود پێشتر پیانەوت وڵاتانی جیهانی سێ لە وڵاتانەشا بە شێوەیەکی زۆر سەرسوورهێنەر بە ئاستی تەنانەت تا ڕادەی لە 158 لە 160 لە هەندێک شوێن لە وڵاتانی ئەفریقا تا ڕادەی لە 185 بەشداری ژنان لە نێو هێزی کارا هەیە. هەڵبەتۆ ئاماژت بە لێکۆڵینەوەکەی من کرد. لێکۆڵینەوەکەی من تۆزێ بوارەکەی بەرتەسک بوو بۆیە من لێکۆڵینەوەکەم هێنایەوە سەر سیرکردنی ئاستی بەشداری ژنان لە نێو هێزی کارا لە عێراق و لەگەڵیشیان لە هەرێمی کوردستانە. بۆ ئەوەش دەبوو لە پێشا سەیرێکی ئەو ئامارە جیهانیانە بکەم و دواتر سەیری بەگشتی سەیری وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاستم کرد و لەوانەیە بۆ کە سیر نەبێت کە وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست نزمترین ئاستی بەشداری ژنانیان هەیە لە نێو هێزی کارا لە چاو هەموو ناوچەکانی تر لە جیهانە و تەنانەت هەموو وڵاتانێک کە ئێمە پێمان وایە هەژارترن یاخود لە دواوەترن لە باری کۆمەڵایەتی و سیاسیەوە یاخود لە باری گەشە پێدان و پێشکەوتنەوە بۆ نمونە لە وڵاتانی لە کیشوەری ئەفریقا بەشداری ژنان لە هەندێک شوێن هەتا لە 185 لە هێزی کارە. لە کاتێکا لە وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست ئەگەر بە تایبەت ئەگەر بەشداری ژنانی بیانی لە نێو وڵاتانی کەنداوە بێنیتە دەرەوە لە ڕێژەکە لە 120 لە 123 بۆ نمونە لەو شوێنانی کە لەوانەیە لە باشترین حاڵەتا بێ ئەگاتە تا ڕادەیەکی زۆر کەم لەوانەیە بگاتە لە 130 لە شوێنێکی وەکو تونسیا وڵاتی تونس کە بەشداری ژنان بابڵین لە پێشترە. بەڵام لە چاو ئەمەیشە ئەوەی کە زۆر بەلامەوە جێگەی سەرنج بوو لە عێراق لە چاو وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاستیشە نزمترین ئاستی بەشداری ژنانمان لە نێو هێزی کارا هەیە لە دوای یەمەنەوە
واتە تەنانەت سەیری وڵاتی سووریا بکە لە دوای ئەم هەموو شەڕ و فەرتەنێش کە تایە بووە هێشتا ئەو خۆی ئەیا لە ئاستی عێراق ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە تەنها وڵاتێک کە کەمترە ڕێژەی بەشداری ژنان تایە کەمترە وڵاتی یەمەنە ئەویش دەزانین کە ئەویش ئەو وڵاتەش چەندەها ساڵە گیرۆدەی شەڕی ناوخۆییە گیرۆدەی شەڕی ناوچەییە هێرشەکرێتە سەری وێران بووە هەموو ئەوانە لە عێراق سەرباری ئەوەی لە دوای 2023ەوە گۆڕانکاریەکی زۆر هاتۆتەکایەوە هەتا ئێستا ئێمە باز لە 19 ساڵەکەین هێشتا ئاستی بەشداری ژنان لە نێو هێزی کارە لە 12 بۆ لە 14 دێت و ئەچێ لە ساڵە جیاجیاکانە ئەگەر سەیریکەی و تەنانەت بەرەو خراپترە ڕوان نەک بەرەو باشتر بەڵام کاتێکە من ئەوە ئەڵێم ئەمە من باسی ئامارەکانەکەم واتە ئامارە فەرمیەکان ئەو ئامارانەی کە راپۆرتەکرێتەوە لەلایەن بۆ نمونە ڕێکخراوەکانی گەشەپێدانەوە بانکی نێودەوڵەتیەوە ڕێکخراوەکانی گەشەپێدان لە وەزارەتی گەشەپێدان لە هەرێمی کوردستان و یاخود لەلایەن نەتەوەیە گرتووەکان توێژینەوەکەی من هات لێکۆڵینەوەی لەوە کرد کە بۆچی ئەم ئاستی بەشداری ژنان ئەوەندە نزمە و هاتم بە شێوەیەکی ڕەخنەگرانە سەیرم کرد واتە قبولم نەکرد با بڵین هینەکەم ڕێژەکەم پێ قبول نەکرا فەرەزیەکم وەرگر لای خۆم وتم من وای ئەبینم کە بواری بەشداری ژنان لە کارکردنا و لە نێو ئابووریا بەرفراوانتر بۆتەوە گۆڕانکاری گەورە ڕوویداوە ژنان زیاتر هاتوونەتە دەرێ خەریکن کارەکەن لە هەمان کاتیشا ژنان لە هەندێک بواری ترا کارەکەن کە لەوانەیە بینراو نەبێ لەوانەیە حسابی بۆ نەکرێ لەوانەیە شاراوە بێ لە ئامارەکان بۆیە بە فەرز با بڵین بەو ڕەخنەیەوە هاتم توێژینەوەکەم کرد ئایا ئەم ئامارە ڕاستە یا ئەگەر ڕاست نییە بۆچی ڕاست نییە بەو شێوەیە بەو منهەجیەتەوە سەیرم کرد بەڵێ گۆناخان وەکوی ئاماژەت پێیا لە دوای 2023 و کرانەوەیەکی زۆر هەبوو بە تایبەتی ئەو لێشاوە لە با بڵین کە فەرمانبەرێکی زۆر گەڕایەوە سەرکاریان با بڵین فەرمانبەرێکی زۆر خەڵکێکی زۆر تەعیینکران لە نێوانیان ژنی زۆر گەڕایەوە شوێنی کار ئایا ئەمە لە داتاکانە ڕەنگی داوەتەوە یان ئەمێ بپرسم ئایا لە سایە 12 بۆ لە سایە 14 چ کاتێکی چ ڕێکەوتێک یا چ فترەیەکی زەمەنی ئەگرێتەوە کە ئەڵێن لە سایە 12 بۆ لە سایە 14 هێزی کاری ژنان تێناپەڕێت و ئەمێ پەیوەندی کەمە بوو پرسیارەوە ئەگەر ئەمە پێش 2003 ئایا لە دوای 2023 هیچ گۆڕانکاریەک بەسەر ئەم داتایە هات چونکە ئێمە ئەوە لە بەرچاومانە بەڕوونی ئەیبینین لە ژیانی کۆمەڵایەتی و لە ژیانی ئابووریا کە لە دوای 2023ەوە ژنانێکی زۆر هاتنە ناو کاری ئابووری ئیتر لە ڕێی کەرتی تایبەتەوە بێ یا کەرتی گشتیەوە بێ بەڵێ سەرەتا هەڵوێست ئێمە ئەبێ سەیری ئەوە بکەین ئەم ئامارانە کە ئەڵێ بۆ نمونە ئەم وتەیە کە ئەڵێ ژن لە نێو هێزی کارە پێناسی ئەمە چییە ماناکەی چییە چی ئەگەیەنێ بۆ باز لە کێ ئەەکەن کێشەکە با بڵین یەکێ لەو کێشانەی کە لەم ئامارە هەیە ئەوەیە پێناس بۆ هێزی کار هەموو ئەو ژنانە ناگرێتەوە کە کارەکەن یاخود کە بە دوای کارە ئەگەڕێن ئەمە یەکێکە لە کێشەکان کە لە توێژینەوەکە من دەستنیشانم کردووە بۆچی ئەمە وایە بەگشتی هێزی کار پێناسەکەی ئەمەیە کە هەر کەسێ کە لە سەر و 15 ساڵەوەیە و توانای کارکردنی هەیە بەڵام بە دوای کارە ئەگەڕێ یاخود لە سەرکارە ئەمە پێناسی کارە واتە هەر کەسێک ئەگرێتەوە کە لە سەر و تەمەنی 15 ساڵەوەی ئەگەر ژن بێ ئەگەر پیاو بێ لە هەمان کاتە ئەم کەسە ئەبێ یا کار بکە خەریکی کارکردن بێ یاخود بگەڕێ جا لێرەوە کێشەکان دروستە بێ لێرەوە کێشەکان دروستە بێ کە چەند شتێکی لە بەرچاو نەگرتووە ئەم ئامارە ئەم پێناسە پێناسێکی جیهانیە پێناسی ڕێکخراوی کاری نێودەوڵەتیە لەسەر ئاستی هەموو دنیا بەکارە هێنرێ بەڵام من سەیری تەجروبەی چەند وڵاتێکم کرد کە ڕەخنەیان لەم پێناسەیە گرتووە لێکۆڵینەوەکان ڕەخنەیان گرتووە بۆ نە لە وڵاتی بەرازیل لە وڵاتی هندستان لە وڵاتی بەنگلادیش چەندین لێکۆڵینەوەم سیر کرد کە هاتوون ڕەخنەیان لەم پێناسەیە گرتووە و هاتوون پێناسێکی فراوانتریان بەکارهێناوە بۆ هێزی کار. بۆ نمونە ئەو ژنانەیان حساب کردووە لە کە لە سەر و 15 ساڵەوەن
بەڵام لەوانەیە بەپێی ئەو پێناسە لە 2 هەفتەی ڕابردووە بۆ کار نەگەڕابێتن، بەڵام لە 6 مانگی ڕابردووە لە ساڵێکا بۆ کارگەڕابێتن. کاتێ سەیری ئەمە ئەکەن ڕێژەی ئاستی بەشداری ژنان لە هێزی کارە شێوەیەکی سەرسوڕێنەر چۆتە سەرەوە. بۆ نمونە ئەگەر لە شوێنێ ئامارە ڕسمیەکان بڵێ لە سابیستە، کاتێ تۆ پێناسێکی فراوانتر بەکارەهێنی ئەچێتە لە 100 تا 60. و ئەوە بە بڕوای من ئەمە ڕاستیەکەمان پیشانەیە کە تۆ بیهێنە بەرچاوت هەروەکو ئینسانێکە لەو کۆمەلگایە ئەژیت، کام ژن هەیە کار نەکە کە لە سەر و 15 ساڵەوەیە یا لە سەر و 18 ساڵەوەیە. من وای ئەبینم و دڵنیام زۆربەی زۆری ئینسانە کۆمەڵای ئەوانەی کە ئەژین لەو کۆمەلگایە لەسەر جادە لە نێو ماڵەوەی ئەبینن کە زۆربەی زۆری ژنان کە لە سەر و 15 ساڵەوەن کارەکەن، ئەگەر نەبن خەریکی جۆرێک لە کارکردنن. بەڵام پێناسی کارکردن و پێناسی هێزی کار بە جۆرێک کراوەکە من بە تایبەت لە پێناسی کارە کە لە دنیای سەرمایەداری ئەمڕۆیە تەنها جۆرێک لە کار پێناس کراوە بەکار، تەنها جۆرێک لە ئیش کە ئەتوانێ بەرهەمەکەی ببرێتە بازاڕەوە، نرخی ئاڵوگۆڕی هەبێ، نرخی فرۆشتن و کڕینی هەبێ. بەپێی ئەمە بەشێکی زۆر لەو کارانەی کە ژن ئەیکەن، بۆ نمونە ژنێک لە کشت و کاڵا کارەکە، لە بەیانی هەتا ئێوارەی کارەکە و بەروبوومیشی هەیە لەوانەیە ماست دروستکە، کەرە دروستکە، شیر بدۆشێ، ئەوانە دروستکە. بەڵام ئەم کارە لەبەر ئەوەی لە پێشا خێزانەکەی لێ ئەخوا و دوایی ئەگەر بەشێکی بمێنێتەوە ئاڵوگۆڕی پێ بکرێ هەمووی بەکار حساب نییە. مثلا ژنێکی تر لە بزنسێ یا لە مەتعامێکی پچکۆلەی خێزانیە بەیانی تا ئێوارە کارەکە بێکرێ ئەیکا لە بەروی بۆ خێزانەکەی خۆیکە، بەڵام کەواتە بە پێ و پێناسی کە کرد دەتوانین بڵێن ئەو داتانی کە هەیە ڕنگدانەوەی واقعەکە نیە، چکە ئەگرێ ئەو داتا بۆ نمونە ڕۆڵی کۆمەڵایەتی ژنیش کاریگەریە بێ لەسەر ئەو داتایە. بۆ نمونە ژنێک حەزەکە کار بکە بەڵام لە بەرەوەی دایکە ناتوانێت کار بکە، لە هەمان کاتە لاوەچێ حەزیش کاکە کار بکە و هەموو توانایەکێشی تیا، هەموو ئەو توانایانێشی تیا هەبێ بۆی کار بکە و ئیستعدادیشی تیا هەبێ. لێرە ئەمە پرسیاری کە بکەم گۆناخان سەبارەت بەم لێکۆڵینەوەیە و بە تایبەت بە تایتڵی و لێکۆڵینەوەی کاڵت بژارد و ئەمێ بپرسم بۆچی ئەم بابەتە گرنگت هەڵبژارد؟ هۆکارەکانی چی بوو کاتۆ بە تایبەت توێژینەوەت لەسەر ڕۆڵ و بەشداری ژنان لە هێزی کاردا؟ بەڵێ ئەم پرسیارە بەلای منەوە زۆر گرنگە، چکە بەڕاستی سەرەتای بیرۆکەی توێژینەوە کە هەر لێەوە هات. یەکەم ئەوەی کە من وەک کەسێکی کۆمۆنیست وەکو کەسێکی چەپ هەمیشە گرنگیم دیاوە بە دەور و نەخشی ژنان لە بواری ئابووریە و ئێمە پێمان وایە و دڵنیاین لەوەی کە سربەخۆیی ئابووری ژنان ڕێگەیەکە بۆ بەرەو یەکسانی و ڕێگەیە کە بۆ ژنان بۆ بابلین لە ئێستایە لە سیستەمی سەرمایەداری ئێستایە ڕێگەیە کە بۆ ژنان بۆ بەدەستهێنانی مافە سیاسی و کۆمەڵایەتیەکانیان. ئەمە شتێکە کە تۆ بەردەوام من وەکو ئینسانێ بڕوان پێهێناوە و کاتێ سەیری ئەوە ئەکەم کە ئەم بەشداری ئابووریەی ژنان بەردەمەکەی بەدەیەها بربەستی جۆراوجۆری لە بەردەمایە لە شوێنێکی وەک عێراقایە لە شوێنێکی وەک کوردستانە بە دڵنیایی لێکۆڵینەوە بەلامەوە زۆر گرنگە لەسەری بۆ ئەوی بزین ئەم بربەستانە چین و چۆن لا ئەبرێن، واتە لە نێو خەباتی ئێمەیە لە بەرامبەر یارمەتی یاخود کارکردن بۆ سربەخۆی ئابووری ژنان ئەو بربەستانە چین کە ئەتوانێت لا ببرێ بۆ ئەوی بەم ئامانجە بگەین. ئەمە یەکێ لەوانەی کە بەلای منەوە زۆر گرنگە. بەشێکی تری گرنگی ئەم مەسەلەیە لەوایە بەڕاستی ئەمە مەسەلەیەکی جیهانیە، ئەمە تەنها پەیوەست نییە بە عێراقەوە. من لە ئەنجامی خوێندنەکەمەوە ئەوەم ئەبینی کە مەسەلەی کاری ژنان لە نێو بابڵین سیستەمی ئێستایی جیهانگیری ئابووری سەرمایەداریە بەگشتی لە چەند ڕێگەیەکەوە یا بێبەها کراوە، کارکردنی ژن باسەکەم، یا بێبەها کراوە یاخود کرێکەی کەمترە لە کاری پیاو. ئەمەش مەسەلەیەکی تر بوو کە سەرنجی ڕاکێشام کە پەیوەندی ئەمە چییە؟ ئەم بێبەهاکردنەی کارکردنی ژنان یاخود کرێی کەمدانان لەسەر کاری ژنان پەیوەندی چییە بە مەسەلەی بوونی ژن لە نێو هێزی کارە و حسابکردن بۆی؟ گرنگیەکی تری ئەم مەسەلەیە ئەوەیە کە زۆر زوو بۆم دەرکەوت کە بەڕاستی بە تایبەت لە خۆرهەڵاتی ناوەڕاست بەگشتی ئەمە مەسەلەیەکی گرنگە کە لێکۆڵینەوە زۆر کەمە لەسەر دەور و نەخشی ژنان لە ئابووریە و لە هێزی کارە. لێکۆڵینەوەی سربەخۆ باسەکەم، لێکۆڵینەوەیە کە ئامانجەکەی
بەرەو ڕزگاری ژنان و بەرەو لابردنی ئەو بربەستانی بەردەم ژنان بێ لەم جۆرە لێکۆڵینەوانە بەگشتی لە خۆرهەڵاتی ناوەڕاستکەمە بەڵام بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان یعنی لەوانەیە زیادە ڕۆی نەبێ ئەگەر بڵێم سفرە نەمبینی یعنی لێکۆڵینەوەیکم نەبینی ناوی ئەوە بێ کە ئەچین توێژینەوە ئەکەین لێکۆڵینەوە ئەکەین لەسەر ئەوەی ئاستی بەشداری ژنان لە ئابوووریە دەور و نەخشیان لە کۆکارەکەن کارەکانیان چییە چەند حسابیان بۆ کە ئەمانەم نەبینی و ئێمە هەژاریەکی زۆرمان هەیە لە توێژینەوە لەم بارەیەوە و خاڵی چوارەم کە گرنگ بوو بەلامەوە هەرە شتەی پێشتر ئاماژەم پێکرد تۆش بە شێوەیەک پشتیوانی لێکرد دژایەتێکی گەورەم بینی لە نێوان ئەوەی کە باشە ئێمە لە عێراق و لە کوردستان ئەبینین کە بە ژنان زۆر بە شێوەیەکی فراوان و ئاشکراوان لە دەرەوە یا کار ئەکەن یا بەشداری ئابووریەکەن یا خەریکن تەنانەت دووکاندا ئەنێن دەست ئەبەن بۆ ئەو کارانەی کە پێشتر بە کاری پیاوانە دانراوە ئێستا ژنان بۆ نمونە شۆفێری ئەکەن خەریکن لە هینا وەکو با بڵین لە کاری پۆلیس و چەکداری و لە کاری جۆرا و جۆرە دوکانداری و ئەمانە ئەکەن باشە بۆچی ئەم ئامارانە ئەڵێ کە ژن بەشدار نیە لە هێزی کارە هەستم کرد ئەتوانم هەوڵ بم بگەڕێم بە دوای ئەوەی ئەم دژایەتیە لە نێوان ئامارەکان و لە نێوان ئەوەی کە بە چاو ئەبینێ یاخود بەواقع ئەبینێ کە پێی وایە لە ١٨ ژنان بەشداری ناکەن لە هێزی کارە پێم وا بوو گرنگیەکی تایبەتی هەیە و ئەتوانم توێژینەوەیەکی ئۆریجینال بە معنای ئەوەی توێژینەوەیە کە ئەتوانێ سەرەتا بێ بۆ کۆمەڵێکی تر لە توێژینەوە و لە گەڕانی زیاتر لە مەسەلەیە ئەمە گرنگیەکانی بوو بەلامەوە کە وای لێکردم ئەم توێژینەوەیم بەلاوە زۆر کارێکی گرنگ بێ باڵێ کەواتە ئێوە لە توێژینەوەکەتانە لەو کاتێکە ئەو توێژینەوەیتان ئەنجامدا هۆکارەکانی بێبەهاکردنی کاری ژنان هێزی کاری ژنانتان لە چیا بینیەوە یان با بڵێن ئێسەش لەسەر ئاستی دنیا لە وڵاتانی ئەوروپاش ئەبینین کە ژنان هەمان کرێی یەکسانی پیاوان وەرناگرن هۆکاری ئەمە چییە؟ ئێوە بەچی دەرەنجامە گەیشتن لە توێژینەوە کە سەبارەت بەم دیاردەیە کە لەسەر ئاستی دنیا هەیە؟ بەڵێ من لە توێژینەوەکەیە کێشەی زۆرم دۆزیەوە هەڵبەت فۆکەسی من لەسەر عێراق بوو تەنها ڕاگوزەرێکم کرد یعنی بە شێوەیەکی سەتحی گەڕام بەسەر ئەم دیاردەیە لە جیهانە بەڵام لەسەر کە هاتە سەر مەسەلەی عێراق فۆکەسێکی زۆرم کردە سەر ئەوەی چییە مەسەلەکان کێشەکان لەکوایە وەکوتم لێکۆڵینەوەی زۆرم لە بەردەست نەبوو ئاماری زۆرم لە بەردەست نەبوو جگە لەو ئامارە فەرمیانە بەڵام ئامارێکە لە ئەنجامی لێکۆڵینەوەی مەیدانی نێو خەڵک هاتبێتە دەرەوە ئەمانە کەم بوون هەندێک لێکۆڵینەوەی با بڵین چڕ کردەوە لەسەر خۆرهەڵاتی ناوەڕاست چونکە خۆمان نەزانین کۆمەلگاکانی خۆرهەڵاتی ناوەڕاست لە زۆر شتە لێکچوونیان هەیە لە بارودۆخی ئابووریە لە بارودۆخی سیاسیە لە بارودۆخی ژنانە با بڵین لە چیە لەو لێکچوونانەی کە هەیە بۆ نمونە بارودۆخی ئابووری یەکێ لە مەسەلەکانی کە لە نێو وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاستە لەیەکە چێ بۆ زۆریان لەیەکە چێ نەک بۆ هەمویان و لە عێراقی شەمان شتە مەسەلەی ئابووری نەوتە چۆنڵی هینکردن ئێعتیمادکردنی ئابووری سەرەکی وڵات بە ئابووری بەکردانی نەوت ئەمە یەکێک لە مەسەلەکان بوو کە دەبوو ڕۆ بچمە ناوی لە هینەکە لە توێژینەوەکە کە دواتر دێمە سەر هەندێک لە ئەنجامگیریەکان لێرە چی هاتە دەرەوە مەسەلەیەکی تر کە لە نێو وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاستە یارمەتیەم بۆ نمونە سەیری ئوردنم کرد سەیری ئێرانم کرد سەیری سعودیم کرد سەیری لێکۆڵینەوەم لەسەر تونس و مەغریب کرد سیرەکەم یەکێ لەو شتانەی کە دیسانەوە هەمان کاری مشتەرەکە بوونی دەسەڵاتی دینی لە وڵاتانە نەک وەکو با بڵین دەسەڵاتی ڕەهای دەوڵەت بەڵکو دەسەڵاتێکی کەلتوری گشتی و دەسەڵاتی یاسایی و باز لێرە من ئاماژە بە دینی ئیسلامەکەم کە لە تەواوی ئەم وڵاتانە کاریگەری خۆی هەیە لەسەر ئەوەی کە ئەم کۆمەلگایە بەگشتی و دام و دەستگا سیاسی و سیاسیەکانی چۆن سەیری دەور و نەخشی ژنان ئەکەن لە ئابووریە
و ئەمە کاریگەریەکی زۆری هە با بڵێن شتی زۆری هێنایە دەرەوە کەم لەسەر عێراق بوو بێم سەیری تایبەتمەندیەکانی عێراق بکەم بە تایبەت هاتم لە دوای 2003 هەتا 2007 سەیری ئەو 15 ساڵم کرد کە ئەو تایبەتمەندیانە چییە لە بواری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی لە عێراقا کە ڕووی داوە و کاریگەری داناوە لەسەر بەشداری ژنان لە نێو هێزی کارە و لەسەر هاتنە دەرەوەی ئەم ئامارانە بەو شێوەی کە هەیە من ئەگەر بڕۆمە سەردۆزینەوەکان با بڵین وەڵامی پرسیارەکە درێژەی ئەبێ بەڵام وەکوتم ئەو کێشانەی کە دیاریم کرد بریتی تەنها ئاماژەی PM لێرە دوایی ئەتوانین بچینە سەر تەفاسیلی هەرێکێکیان ئەوەی کە حسابکردنی ئەو ژنانەی کە لەسەر و 15 ساڵەوەن تەنها ئەوانە لە نێو ئەم ئامارە هەن کە یان لە سەرکارن کە ئەوە ژمارەیەکی زۆر نییە لە عێراق ئەگەر بیری لە بکەینەوە و یاخود بە دوای کارە ئەگەڕێن لە کاتی واتە لە 2 هەفتەی پێش وەرگرتنی ئامارەکان ئێمە ئەزانین کە لە عێراق و کوردستان ئێمە سیستەمێکی وامان نییە کە خەڵک بۆن منە بچێ لەسەر ئینتەرنێت و لەسەر ئۆنلاینەوە بە دوای کارا بگەڕێ و فۆرم پڕکاتەوە و ناوی خۆی ڕجستەر بکاو ناوی خۆی ڕجستەر بکاو بۆ نمونە پیشانی باکە ئەم بە دوای کارەوەیە جگە لەوەی کە ژنان لەباری کۆمەڵایەتی و بەربەستێکی زۆر زۆریان هەیە لەوەی هەموو ڕۆژێ بڕۆنە دەرەوە بە دوای کارا بگەڕێن یا هەموو هەفتەیە بڕۆن بۆیە ئامارەکان بە نەتیجە بەشێکی زۆر لەو ژنانە و لەو کچانە ئەکەوێتە دەرەوەی ئامارەکان کە بۆ نمونە لە 3 مانگی پێشوا بە دوای کارا گەڕاون لە 6 مانگی پێشوا بە دوای کارا گەڕاون من و تۆ باشە زانین زیاد لە 10 ساڵە یعنی ژمارەیەکی زۆر کەم لەم هەموو کچەی کە لە زانکۆکان دەرەچن لە پەیمانگاکان دەرەچن ئەبنە خاوەن بڕوانامەی خۆیان هەمویان ئەیانەیە کار بکەن هەمویان بە دوای ئەوەن کار بکەن بەڵام لە شوێنێکە دیاردەیەک هەیە پێڵێن کرێکاری ناومێت کرێکاری ناومێت بووە کەسێکە 2 ساڵ 3 ساڵ ئەگەڕێ بە دوای کارا و ئەزانێت کار نییە لەم کۆمەلگایە بۆی وەکو زۆربەی زۆری ئەو دەرچوانەی زانکۆ و پەیمانگا ئیتر وازە هێنێنەوەی بگەڕێ ئەمانە ئەکەونە دەرەوەی ئامارەکان بەشێکی زۆر لەو ژنانەی کە کار بۆ بزنسی خێزانیەکەن بۆ نمونە دوکانێکیان هەیە یاخود چێشخانەیەکیان هەیە یاخود فێرمایەکیان هەیە کارێکی جۆرا و جۆرەکات ئەم ژنە جاری وایە لە بەیانیەوە تایارێ بۆ ئەم بزنسە کارەکە بەشداریەکە لە دروستکردنی ئابووری ئەم بزنسەیە بەڵام ئەم کەسانە لەبەرەوەی کرێک وەرناگرن لەبەرەوەی کارەکەی خۆڕایە ئەکەوێتە دەرەوەی ئەم ئامارانە ئەمەی من باسێکم باوەڕم پێ بکەوە وایە چەند دڵۆ پێ باسکەم لەوەی کە ئەم ئامارانە چەنە هەڵەیتیایە لە حسابکردن بۆ هەموو ئەو ژنانەی کە سەر و 15 ساڵن و من پێم وایە نەک لە سا 1970یان نایانەوێ کار بکەن یا بەشداری ناکەن لە هێزی کارە بەڵکو لە سا 1970 من پێم وایە ئەیانەیە کار بکەن بەڵام نییە جێگەیان دیار نییە لە نێو ئامارانە ئەم لە 14 کە ئێمە باسیەکەین کە ئەمانە لە نێو هێزی کاران ژمارەیەکی زۆر کەم لە ژنان ئەگرێتەوە و باقیەکەی سپاردووە بەوەی کە خۆیان گوایە خۆیان وای هەڵەبژێرن کە نایانەوێ کار بکەن یاخود وایان پێ باشترە بە دوای کاران نەگەڕێن کە ئەمەیتر بە دوای من زۆر هین نییە زۆر مانای نییە بەڵێ دەستان خۆش بێ گۆڕان خان پێم خۆشە پرسیارێکی کە بکەم سەبارەت بە مؤشرە جێندەریەکان تا چەند مؤشرێک ئەو مؤشرە جێندەریانەی کە نیشانی MAN کە بەلانسی جێندەری هەیە لە شوێنی کاردا ئێوە لە توێژینەوەکەتاندا یان لە ئەرزی واقعدا لە عێراقا چی ئەبینن لە توێژینەوەکە بەچی گەیشتن وەکو داتا یان با بڵێن بەپی ئەو لێکۆڵینەوەی کە خۆت کردوتە لە ئەرزی واقعا چی ئەبینیت سەبارەت بۆ مؤشرانەی کە بە ئێمە ئەڵێن بەلانسی جێندەری هەیە یاخود نییە من بە دڵنیاییەوە ئەتوانم پێت بڵێم هاوڕێ هەڵوێست بەلانسی جێندەری مانایەکی واقعی نییە لە شوێنێکی وەک عێراقا باڵانسی جێندەری کە ئێستا ئێمە ناوەکەی ئەبیستین و لە هەندێک شوێن بۆ نمونە دەستگاکانی گەشەپێدان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی یاخود دەستگاکانی حکوومەت باسیەکەن بە بڕوای من لە ڕووپۆشێکی جوان بۆ بەردەم یعنی کۆمەڵگەی نێودەوڵەتی بەولاوە هیچی تر نییە هەروەکو چۆن بەشداری سیاسی ژنان تا ڕادەیەکی زۆر زیاتر وەڵامدانەوەیە بە کۆتایە کە دیاری کراوە
لە کۆمەڵگەی نێودەوڵەتیە بۆ سیستەمی تازەی سیاسی لە عێراقا و کاریگەریەکەیە بینین گۆڕانکاریەکی زۆری لە ژیانی ژنانە نەکردووە. بەلانسی جێندەریش هەر هەمان مانای هەیە. بۆ نمونە ئەگەر تۆس ئەبێ سەیری چی بکەی، سەیری کەرتی گشتی بکەی، سەیری کەرتی تایبەت بکەی، ئەبێ سەیری ئەو شوێنانە بکەی کە بواری کار بۆ ژنان ڕەخساوە، ئەبێ سەیری جیاوازی کرێ بکەی. بۆ نمونە ئێمە نەک گەورەترین بەڵام دەوڵەمەندترین سێکتەری ئابووری کە ئابووری وڵات پشتی پێ ئەبەستێ ئابووری نەوتە وەنیە؟ بۆ عێراق وایە، بۆ هەرێمی کوردستانیش وایە. بەڵام ئابووری نەوت کێشەی گەورەی تایە. من ئەمە وەک نمونەیەک باسەکەم کە چیم دۆزیەوە لە لێکۆڵینەوەکەمە. ئابووری نەوت پێش هەموو شتێ پێویستی بە هێزی کاری گەورە نییە. لە 100% هێزی کاری عێراق لە ئابووری نەوتا کارەکە و ئەمە لەوانەیە کە منەڵێم لە 100% لەوانەیە کەمتریش بێ، بەڵام بەپێی ئامارەکان لە 100% هێزی ئەم کارە توانیوەتی لە ئابووری نەوتا لە کاتێکا لە 195 داهاتی عێراق لە ئابووری نەوتەوەیە. ئەمە بژایەتێکی زۆر گەورەیە. ئەمە باش لەم 100% هێزی کار جا ئەمە من بەڕاستی شانسم هەبوو ئەو لێکۆڵینەوەیم دۆزیەوە لەلایەن ئابووریناسێکی عێراقیەوە کراوە لەسەر بواری نەوت، پێم وا بێ ناوی کاگڕێبین فەتاح شتێکی وە. لێکۆڵینەوەیکی باز لەو جیاکاریانەکە تۆ باسی جەندە بەلانسەکەی وەنیە، ئەو باز لەو جیاکاریانە ئەکا کە لە بەرامبەر ژنانە هەیە لە ئابووری نەوتا لە عێراق. باز لەسەر هەموو ئاستەکان لە ئاستی خوێندنەوە باسەکە. بۆ نمونە ئەو باسەکە ئەڵێ ئێمە چەند کۆلیجێکی نەوتمان هەیە کە کچان و کوڕان ئەتوان داوا بکەن بڕۆن بخوێنن لێی بۆ ئەوەی لەو سەرەوە بڕوانامە بێنن لە بواری نەوتە. هەتا ساڵێ لەو پێش ڕێژەی ئەو کچانەی کە وەرگیراون لەم کۆلیجانە لە 100% وەرگیراوان بووە. تەنها چەند ساڵێ لەمەوبەر ئەو لە 100% کراوە بە لە 115 و من لێرە باسی پۆلیسی ئەەکەم، باسی بڕیاری دەوڵەتی ئەەکەم، بڕیاری وەزاری کە بۆ نمونە لە 1000 کچ و کوڕ کە داوای کۆلیجی نەوتەکەن ببوورە لە 100 کوڕ و کچ کە داوای کۆلیجی نەوتەکەن بە بڕیاری وەزاری 15یان مێینە ئەبێت 15یان بێ. ئەمە جیاکاریەکی ئاشکرایە لە بواری خوێندنە. دواتر دێتە سەر بواری کار باسەکە ئەڵێ لەم لە 100% هێزی کار تقریبا 30,000 کەسێکە 32,000 کەسێکە بە هەمووی کە باسێکە لە عێراقا لە بواری نەوتا کارەکەن، تەنها لە 100% ژنانن و ئەو لە 100% لەم هێزی کارە کە ژنانن بە زۆری لە ڕۆڵەکانی ئەدمین و با بڵێن ئیداری و ڕۆڵەکانی کە لە خوارەوە کارەکەن لە بەڕێوەبەرایەتیان لە 100%کە دووبارە، یعنی بەشێکی زۆر کەمیان پێم وا بێت تەنانەت بە ژمارە ئەیهێنێ 1 بەڕێوەبەر هەیە هیچ ژن لە بواری نەوتا لە هەموو ئەو دەستگایانەی کە لامۆ و کۆمپانیا شوێنانی کە بۆ نەوتکارەکەن و بۆ دەرێنانی نەوت و بەرەمهێنانی نەوتکارەکەن. یعنی ئەمە نژا باز لە جیاکاریەکە لە بواری مەشق پێدان، باز لە جیاکاریەکە لە بواری کرێ، هەموو ئەمە بەس بواری نەوت باسەکەم. ئەگەر بێتە سەر کەرتی تایبەت بە بڕوای من کەرتی تایبەت کە ئێستا یەکێکە لەو چارەسەرانی خراوەتە بەردەم چاکردنی ئابووری لە عێراق و لە هەرێمی کوردستان، ئەو جیاکاریەی لە کەرتی تایبەتە بەرامبەر بە ژنانەکرێ بێوێنەیە. من ماوەی لەو پێش هەر لێرەوە لە کەناڵی هیوا بەرنامەیەکم کرد لەگەڵ پێم وابێ بەڕێز ئاڵا کەمال بوو کە باسی ئەوەی کرد، باسی ژنانێک کرد لە کەرتی تایبەتە کە قسەیەکی کرد زۆر بەلامەوە جالب بوو. وتی بارودۆخی کرێکارانی ژن لە کەرتی تایبەتە زۆری فەرق نییە لە 1857 کە 12 بۆ 16 سەعات کاریانە کرد بە کرێیەکی زۆر کەم بەبێ هیچ مانخێک، واتە مافی دایکایەتی، مافی ئیجازە، مافی خۆتەزانی، مافی دووگیانی، مافی هەموو ئەوانەی کە ژن لە بوونی با بڵێن لە کەرتی گشتیە کۆمەڵێ مافی بۆ بە ڕسمی ناسێنراوە کە هەیەی ئەتوانێ ئیجازەی دایکایەتی هەبێ، ئەتوانێ مۆڵەتی هەبێ، ئەتوانێ چزانم دەرامەتی جۆرا و جۆری هەبێ لە کارەکەی. ئەمانە نییە لە کەرتی تایبەتە. کەرتی تایبەت یعنی ئەو جیاکاری لە بەرامبەر بە ژنانە ئەکرێ ئەو مەرجانەی کە لەسەر ژن. بۆ نمونە ئێمە بەعزێ لەو شتانی خەڵک دێ لە سۆشیال میدیاوە باسێکایە لە کەناڵەکانەوە هەمووی واقعەتیەیە، ئەڵێ وەکو کچێک و ئەڕۆی سەیری بڕوارنامەکەت ناکە، سەیری بەژن و باڵاکەتەکە، سەیری جوانێکەتەکە، سەیری ئەوە ئەکا چەنە ئەتوانی تۆ خزمەت
بە پێویستی کۆمپانیاکەی ئەو بکەی بە پێویستی ئەو بکەی بۆ ئەوەی کە تۆ بەکاربێنێ سێکشوالی مەبەستم سێکشوالی بەکارهێنان تەنها ئەوە نییە گێچەلی سێکسی بە بەش بەکاری بێنێ ئەوەیە کە بە شێوەی جۆراوجۆر ئیستیغلالی مێی نەبوونی ئەم کەسە بکە و بەکاری بێنێ بۆ دروستکردنی قازانج ئەمانە مەسەلەن نمونەیەکی تر کەرتی تایبەت من ئەگەر لەسەری بڕۆم زۆر زۆرەکە قسەی لەسەر ئەکەین گۆناخان لێرۆ ئەمێ بێمە سەر کەمێک لە داتاکان دوورکەوینەوە قسە لەسەر ژینگەی کار بکەین بە تایبەت بۆ مێینە ژینگەی کاری مێینە چۆن ئەبینیت بە تایبەت لە ڕووی دابینکردنی مافە سەرەتایەکانی وەک بیمەی کۆمەڵایەتی و بیمەی تەندروستی ئێوە چ هەڵسەنگاندنێک بۆ ژینگەی کار ئەکەن بە تایبەت بۆ مێینە لە عێراقدا من پێم وایە بەگشتی عێراق شوێنێکە کە کاریتیانە نەبۆ پیاو نەبۆژن ڕێژەی بێکاری لە ئاستێکی ترسناکایە ڕێژەی بێکاری لە نێو گەنجانە لە هەموو تەمەنەکانی تری کۆمەلگا لە ئاستێکی ترسناکترایە بۆ نمونە ئێمە ئەزانین کە ئەمە خەریکە وزەیەکی گەورەی لەم کۆمەلگایە کە بە هەدەردراوە دروست کردووە بە هەزاران هەزاران هەزار گەنجی کوڕ و کچ بێکارن لەو کۆمەلگایە جگە لە تەمەنەکانی تر لەم با بڵێن ئەو کارەکەمەی کە هەیە ئەو کە دێتە پێشەوە زیاتر ئەڕوا بۆ پیاوان زیاتر ئەڕوا بۆ کوڕان هۆکارەکانیش زۆر زۆرن بۆ ئەمە کاتێک کە تۆ دەوڵەتێکت هەیە یاخود سیستەمێکت هەیە کە ئەو سەرمایەی کە پیا ئەکا ئەو قازانجەی کە پیای ئەکا نایخاتەوە دروستکردنی کار نایخاتەوە سێکتەرەکانی تری وەکو سێکتەری پیشەسازی و سێکتەری کشت و کاڵی و سێکتەری بازرگانی و سێکتەری خوێندن و تەندروستی و ئەمانە واتە کار دروست ناکا بۆ ئەو خەڵکە لەو کۆمەلگایە و ئەمە بێکاری زۆری بێشماری لەکەوێتەوە کاتێک کە بێکاریش بێشماری لەکەوێتەوە کاتێک کە ئابووری نەوتەکەت کە تەواوی دەرامەتی دەوڵەت پشتیوانی پێبەستی هێزی کاری پێویست نییە ئەو کاتە دێیت تۆ کۆمەلگاکەت بربەستی کۆمەڵایەتی دروستەکەی بربەستی سیاسی دروستەکەی ئەبێ بڕۆی کۆمەلگا قەناعەت پێ بکەی بەوەی نێوەی ئەم کۆمەلگایە پێویستی بەکار نییە کە ژنانن نازانم مەبەستم تێگەی لێرەوە چۆنە کاتێک تۆ پێویستی بە ژنان نییە بە هێزی کار نییە ئەبێ بڕۆی لەباری کۆمەڵایەتی و سیاسیەوە بارودۆخێ دروستکەی کە ژنان و پیاوان و ئەم کۆمەلگای قەناعەت بکە کە ژنان پێویستیان بەکار نییە هەر ئەم تێڕوانینەیە کاریگەری هەیە لەسەر بەڵێن ئەو ئامانجەی کە کەرتی تایبەت هەیەی کە تەنها قازانجە هەر لەو ڕۆوەیە کە ئەو ناوێت مافە تەندروستی و بیمە کۆمەڵایەتی و تەندروستیەکان بۆ ژنان دابینکان مەبەستە ئەوەیە نەک تەنها مەبەستم ئەوە من مەبەستم لەسەر ئاستی دەوڵەت و دەسەڵاتە ئەوەی کە ئێمە ئاماژەت پێدا کەرتی گشتی بە هەموو ئەو ڕخنانی کە هەمانە دەربارەی هێشتا هەندێک مافی بۆ ژن دابین کردووە چەندایەتی و باشی و لایانی خراپی ئەم مافە ئەوان شتێکی ترە بەڵام ئەمانە لە کەرتی گشتیا هەیە لە کەرتی تایبەتە چۆن سەیری ئەەکەی چۆن هەڵسەنگاندی بۆ ئەەکەی من پێم وایە کەرتی تایبەت بە تایبەت لە دوای 2023 بەدواوە لەبەر ئەوەی بەگشتی ئابووری عێراق لە ئابوووریەکی دەوڵەتی سەرکوتگەرەوە بوو بە ئابووریەکی تەحویل کرا بەرەو ئەمە یعنی سترەکچەرەکانی ئابووری گۆڕان بەوەی کە ئەبێ وردە وردە ئابووری نیولیبرالیزم پیادە بکە واتە ئابووری نیولیبرالیزم یەکێ لەوانە ئازادکردنی دەستی کەرتی تایبەتە یەکێ لەوانە لابردنی هەر جۆرە یاسایەک کە پشتگیری لە مافەکانی کرێکار و کارمەند بکە کە بۆ نمونە مافی ئیجازەی هەبێت مافی زیادبوونی کرێی هەبێ مافی دیاریکردنی سەعاتکاری هەبێ مافی بیمە کۆمەڵایەتیەکانی هەبێ کەرتی تایبەت ڕەها کراوە لەم بارەیەوە نمونەیەک ئەوەیە کە بۆ نمونە ساحبکارەکە کاتێکە تۆ بتێ بەرگری لە مافی کرێکارێکی ژن بێ یا پیاو بکەی پێت ئەڵێ من کەرتی تایبەتم یاسای خۆم بەدەست خۆمە خۆم دیاری ئەەکەم تۆ ڕۆژی چەند سەعات کارەکەی
کەرتی تایبەت خۆی دیاری ئەکا کرێ چەند ئەیە یعنی بە جۆرێک ئێمە بیرن نەچێ ئێمە دەسەڵاتێکمان هەیە تەنانەت وەکو وڵاتانی سەرمایه‌داری ئەوروپاش نییە لایەنی کەمی کرێ دیاری بکە وەکو ئەوانیش نییە بڵێ بڕێک لە ژێر زەخت و فشاری ناڕەزایەتی کۆمەڵایەتیە بڕێک مافەکانی هێشت بێتەوە بۆ کرێکاران و بۆ خەڵکی کارمەند و ئەمانە ئەم تەنانەت خەریکە کەرتە گشتیەکەی بچووکە کاتەوە موچەی لێ ئەبڕێ بارودۆخی ژیان و گوزەرانی خراپترەکە و خەڵک بە مەجبوری بە تایبەت دەرچووە تازەکان خاوەن بڕوانامە تازەکان ئەڕۆن بەرەو کەرتی تایبەت بەڵام کەرتی تایبەت بارودۆخەکەی ئەوەی کە منوتم بۆ بەگشتی زۆر زۆر خراپە بەڵام بۆ ژنان خراپترە لەو بارەوەکە بۆ نمونە ئەوەی کە من لە لێکۆڵینەوەکە بینیومە و پرسیاریشم کردووە قسەم لەگەڵ چەند کەسێکا کردووە ژنی دووگیان لە کەرتی تایبەتە وەرناگیرێ ژنی هەتا کەسێک وەستا بێت کە تەنهایە و هاوسەرگیری نەکردووە لەگەڵ ژنێکە کە مناڵی هەبێ ئەو ژنەوەرەگیرێ کە هاوسەرگیری وەرنەگرتووە هەتا مەبەستم چییە بەپێی تەمەنەکان تەمەنی گەنجتر وەرەگیرێ بە تەمەنتر وەرناگیرێ واتە ئەو جیاکاریە بە تایبەت سێکسیزم بە تایبەت جیاکاری جێندەری لە بەرامبەر ژنا ئەمانە هەمووی بەکارێت و دەستیان ئاوەڵایە لەمەیە دەستیان کراوەیە بۆ ئەوەی ئەمە بەکاربێنن ئێمە یاسایەکمان نییە بە کەرتی تایبەت بڵێ ئەگەر جیاکاری لە نێوان ژن و پیاوە بکەی ئەگەر لە هەلی فرسەتە هینەکرێی لەسەر ئەوە نییە ئەم شتانە نیە بەڵێ هەر بۆ زانیاری بینەران هەڵبەت لە یاسای کاری عێراقیە لانی کەمی کرێ دیاری کراوە بەڵام یاسایە بە دوواداچوون نییە بۆی ئەگەر کەرتی تایبەت بڵێن ئەم یاسایە جێبەجێ نەکرێت چۆن مامەڵی لەگەڵاکرێ و تەنانەت کرێکاریش هەیە کاتێک کە لایانی کەمی کرێکاری بۆ ینی بڵێن ئەو کرێی بۆ دابین ناکرێت کە کەمترە لە ئەوەی کە دیاری کراوە لە یاساکەیە بڵێن ئەگەر بێت ئەم کەسە بیوێ شکاتیش بکە ئەم کرێکارە بیاوێت لە ڕێی دادگا بە مافەکانی خۆی بکە ئەوەندە هاتوچۆی پێکرێت ئەوەندە بڵێن داوای کۆمەڵێ بڵێن شایەت و چی لێ ئەکرێ هەر خۆی وازە ئەهێنێ چەنەها نمونەی لەو شێوازە هەیە کە کرێکار هەبووە شکاتی کردووە لە لە کەسێکی کەرتی تایبەت یا بڵێن لەو سەرمایەدارانە دواتر خۆی وازی لە کەیسەکە هێناوە گۆناخان هەر لە پەیوەند بە مەسەلەی ژینگەی کارەوە داتاکانی هەراسانکردنی سێکسی و سێکسیزم هەڵبەت زۆر پێم خۆش بوو نمونەیەکی زۆر جوانت باس کرد لە تێگەیشتنە گشتێکەیە بڵێن ئەو نمونەیە هەیە ئەو تێگەیشتنە هەیە کە هەراسانکردن تەنها دەست درێژیە یان لاقەکردنە یا دەستبردنە بۆ شوێنێکی دیاریکراوی جەستە چژن بێت بکاو نمونەیەکی زۆر باس کرد کاتێک چۆن کچێک هێنرێ بە جۆرێک لە مۆدێلی تایبەت لە جلوبەرێک لە ماکیاژ لە جۆرێکی تایبەت لە ئەو سایزانەی کە بۆ جستەی ژنێک دیاری ئەکرێ و بڵێن بینی بۆ دەزرێتەوە کەستمەری بۆ دەزرێتەوە بڵێن مشتری بۆ دەزرێتەوە ئەمانە لە شوێنی کاردا هەندێک جار لە زۆر شوێن کە هینی پێ ئەدرێ بڵێن ڕەواجی پێدرێ و ئەمانە کاریان بۆ ئەدۆزرێتەوە پێم خۆشە لەو بارەیە قسە لەسەر ئەوە بکەی وەکوتم داتاکان بڵێن داتای ترس ناکەن ئێوە لە توێژینەوەکە باستان لەمە کردووەیان ئێوە چه ئەنجامگیریەکتان دەستکەوت لەسەر ئەم بابەتە بفەرمۆن من ڕاستێکی توێژینەوەکە وەک پێشتر باسم کرد لەبەر ئەوەی هەموو توێژینەوەی گوایە هینی خۆی هەیە بربەستی خۆی هەیە بۆ نمونە تۆ چەنە ئەتوانی فراوان بیتەوە لە لێکۆڵینەوەکانتە ئەتوانی دەستبەری بۆ چەند لایەنی جۆرا جۆر لە ڕۆچیتە ناوێەوە با بڵێن بە قوڵی بیری لێ بکەیتەوە من مەسەلەی گێچەڵی سێکسی لە شوێنی کارە تەنها لە یەک بەشی زۆر بچووکی لێکۆڵینەوەکە دەبوو بچمە سەری ئەویش مەسەلەی کاریگەری ببورن کاریگەری توندوتیژی دەرەوە نەک توندوتیژی ماڵەوە توندوتیژی دەرەوە سەرجادا کە لە دوای 2003ەوە بە تایبەت لە عێراق زۆر 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 بووە و ئێمە ئەزانین بۆ نمونە جاری وا بۆ ساڵهای ساڵ بەدەستەقینەوە
کوشتنی خەڵک لە سەرجادا، شەڕی نێو هێزە میلیشیاکان، شەڕی نێو حیزبەکان، ئەوانە هەمیشە وای کردووەکە جۆرێک لە ئەمنیەت و سەلامەتی بۆ ژن لە دەرەوە زۆر کەم بێتەوە و بەشێکی تری ئەو ژنە کەمانەی کە توانیویانە بڕۆنە سەر شوێنی کار یاخود کارەکانیان بکەن یاخود بە مەجبوری هەردەبوو بڕۆنە دەرێ کار بکەن، هەمیشە تووشی گێچەڵی سێکسی بوونەتەوە لەو بارەیەوە. هەمیشە تووشیەوە بوون کە بۆ نمونە مەجبور کراون بەوەی هەندێ شت مساومە قوبولکەن کاتێک کە کارێکیان بێت. بەڵام بەشێک لەمە ئەبێ پەیوەستی کەینەوە بە پرۆسەی بەکاڵابوونەوە، یعنی بەکاڵابوونی هەموو شتێک. ئەمەش دیسانەوە دیاردەیەکی جیهانیە، بەکارهێنانی ژن وەکو جەستە و وەکو جوانی و بەکارهێنانی بۆ نەدانانی کۆمەڵێک پێوەری تایبەت بەوەی کە ژنێک بۆ ئەوەی کارێک وەرگێ ئەبێ سایزەکەی چەند بێت، ئەبێ شکلی چۆن بێ، ئەبێ قژی چۆن بێ، تەنانەت ئەبێ پێڵاوی بەرز لەبەرکە، ئەبێ جلی تەسک لەبەرکە. هەموو ئەمانە جۆرێک لە بەکاڵابوونی ژنە کە تۆ وەکو ژنێک کە ئەڕۆی بۆ بە دوای کارێکە و ئەمە زۆر وەکوتم دیاردەیەکی جیهانیە، زۆر جیهانیە و لە کوردستانیش بە دڵنیای و لە عێراقیش لە دوای 2023 و لە دوای ئەم بەکاڵابوونی هەموو شتێکەوە و دروستبوونی بازاڕی ڕەهاینی و لیبرالیزم لەوێ ئەم پرۆسەیە دەستی پێکردووە بە کاڵاکردنی جەستەی ژن، جوانی ژن، قژی ژن، باڵای ژن، چزانم لێوی ژن، دیعایەکردن بۆ کۆسمەتیک. بیرمان نەچێ ئەمانە ئەزای چۆنە جۆرێک پیشەسازی زۆر گەورەن لە جیهانە و قازانجی گەورە ئەهێنن بۆ سەرمایەداری و شکلی جۆرا و جۆری هەیە، هەر لەوەی کە بەکارهێنان و ئیستیغلال. بۆ نمونە ئێستا لە عێراقا بمانێ و نەمانەوێ پیشەسازیەکی شاراوەی ترافیکردنی ژن هەیە، چزانم فراندنیان، فرۆشتنیان، بردنیان بۆ ئەو دیوی سنوورەکان، بەکارهێنانیان لە شوێنە جۆرا و جۆرەکانی ڕابواردن و شەوانەیە، لەشفرۆشی جۆرێکە لە بەکاڵاکردنی جەستەی ژن و ئێستا بە بەرفراوانی هەیە. جگەلەوە ئەمە بازارێکە کە ژنی کردووەتە کاڵایەک. بەڵام بۆ نمونە لە بواری پیشەسازی کۆسمەتیک و جوانکاریە لەوانەیە لوت و دەم و قژ و چاو و باڵای بکە، لە جێگەیەکی ترا جەستە و جوڵەکەی و ئەوەیەکە. بۆ نمونە لە بانکێکە ئەگەر ئیش بکە ئەبێ پێڵاوی بەرز و قات و ڕیباتی لە بەرابێ. ئەمانە بە بڕوای من شکلە جۆرا و جۆرەکانی بەکاڵابوونی ژنن وەکو بینە، وەکو سێکسێ، نەک وەکو بابڵین وەکو ئینسانێکی کامل کە سکیل و مەهارەتێکی جۆرا و جۆری هەیە و ئەچێ کارێک وەرەگرێ ئەیکە، بەڵکو وەکو ژنێکە مینەیە کە سێکسێکی هەیە و بازار هەیە ئەم جۆرە لە کاڵە. بەڵێ دەستان خۆش بێ گۆناخان. کۆتا پرسیارم ئەمە لەسەر ئەوە بێت کە ئێمە ئەبینین لە عێراق و لە هەرێمی کوردستانیش مەسەلەی گەشەپێدان و فۆکسخستنە سەر بەشداری ژنان لە ڕووی ئابوووریەوە و گەشەپێدانی ژنان لە زۆربەی بوارەکانە بەرنامەی جۆرا و جۆر هەیە، لە ڕێی حکوومەتەوە بێ، لە ڕێی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە بێ، لە ڕێی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە بێ، وەکو ئامانجی ئەنسێریکەین یان ئەگەر وەکو ڕێکخراوەکانی ژنانیش کە دەمێکە لەم بوارەیە کارەکەن. بەتوانین ئەمانێ بپرسین دەرەنجامی ئەم کارانە بەچی گەیشت؟ ئایا ئەم هەوڵ و کارانە بۆ هۆکارێک بۆ ئەوی گۆڕانکاری بکە لە بەشداری هێزی ژنان، نەک تەنها لە ژمارەیە، چونکە ئەوەی تاسە ئێمە قسەمان لەسەر کردووە ژمارەیە، ئایا هۆکار بۆ ئەوەی کە ڕۆڵی ژنان لە ڕۆڵێکی ترادیشنەڵی، لە ڕۆڵێکی ئەوەی کە تەنها بچێتە سەرکار و موچەیەکی دیاریکرا وەربگەڕێتەوە، یان لە بەرامبەرە توانیوێتی گۆڕانکاری لەو ڕۆڵە نریتی ژنانە بکە کە ببێتە خاوەنکار و بێتە ئەوەی کە لەو بوارانەیە کار بکە کە پێشتر ژنان نیانتوانیوە کاری تیا بکەن؟ بەڵێ لە ڕاستیە هەڵوێست من لە توێژینەوەکەمە چاپتەری کۆتاییم لەسەر بەرنامەکانی گەشەپێدان بوو لە عێراق و لە کوردستان.
بەڵام لە بابلین لە تەقدیمی توێژینەوەکەما بۆ زانکۆ ئەو چاپتەرم دانەنا لەبەر بربەستی ژمارەی وشە، بەڵام چاپتەرەکەم هەیە و لێکۆڵینەوەکەم هەیە لەو بارەیەوە. چەندین بەرنامەی گەشەپێدان لەسەر ئاستی عێراق وەکو بابلین پێڵێن بەرنامەی گەشەپێدانی نیشتیمانی لە 2007 دانراوە، لە 2014 دووبارە کراوەتەوە. بەرنامەکە پڕپڕیەتی لە شتی زۆر باش بۆ کارکردن لەسەر هێنانی ژنان بۆ نێو مەیدانی کار، بۆ پاراستنی مافەکانی ژنان، مافی کارکردنی ژنان، بۆ هاندانی ژنان، هەموو ئەمانە. جگە لە دوو بەرنامەی نیشتیمانی کە لە 2007 و 2014 هەیە، جگە لەوە بەرنامەکانی UN ئەمەی کە لەم چەند ساڵەی دواییە بە تایبەت پێم وابێ لە 2013 بەدواوە بە تایبەت فۆکەسەکە لەسەر ئەوەی کە لە عێراق و لە کوردستان ژنان هەن بدرێن بۆ ئەوەی پێڵێن ومنز ئیمپاورمنت، ژنان هەن بدرێن بۆ مەیدانی کار، و لە ڕێگەی بەرنامەکانی ئەمەی پێڵێن مایکرۆ کردیت کە بڕێک پارە ئەیەن بە ژنان بۆی بتوانێ کارێکدا بمەزرێنێ، لە ماڵەوە بێ، لە دوکانێک بێ، لە شوێنێک بێ بتوانێت کار بکە و دەستکەوتێکی هەبێ، یان ژنان بخەنە بەردەم مەشق و ئەوانە. سەیرێکی ئەم بەرنامانەم کرد لەسەر وەرەقە و نووسین زۆر جوانن، بەڵام لە بواری ئەمەلیە، لە بواری ئەوەی کە چ کاریگەریەکیان لەسەر ئێمە باز لە کۆمەڵی گشتی لە ژناندا ئەنێن، لەسەر چاکردنی ئەم ئاستە نزمە لە بەشداری لە هێزی کارا یاخود لە بێکاری ژنانە، من پێم وایە کاریگەریەکی ئەو تۆیان نییە. لەوانەیە ناکرێ ئەوە هینکەین، لەوانەیە بۆ چەند ژنێک ئەگەر بە تاک حسابیکەی حتمما کەڵکیان هەبوو بۆ چ ژمارە سترکچۆری بە معنای ئەوەی گۆڕانکاری بنەڕەتی و بنەمایی لە ئاستی بەشداری ژنانە و لە پەیداکردنی کار بۆ ژنانە دروست نەکردووە. و دوو کێشەی سەرەکی هەیە لەم بارەیەوە کە پێم خۆشە ئەگەر مەجاڵم بێ ئاماژەی پێبم. ئەم بەرنامانە دوو کێشەی گەورەیان هەیە کە من لە هەوڵم یا لە لێکۆڵینەوەکە دیاریان بکەم. کێشەی یەکەمیان ئەوەیە کە خۆیان ئەم بەرنامانە زۆر ڕووکەشین، زۆر کاتین. بۆ نمونە لەپڕ فەندێک تەرخانەکەن بۆ ساڵێک کارکردن لەگەڵ ژنانە، کاتێ ئەم ساڵە تێپەڕێ کۆمەڵێ ژن ئیسفادەی کردووە، بەڵام دوای ئەوە ئەڕۆن بەجێ هێڵن ئەچن بە دوای فۆکەسێکی ترەوەیە، واتە بەرنامەی درێژماوە نین و بەرنامەیەک نین کە بزەبت. بۆ نمونە ئەگەر بەرنامەیەکی وا بێت بڵێ 4 کارگەی گەورەدا ئەمەزرێنم ژنان بڕۆن ئیشی تیا بکەن، ئەمە بەرنامەیەکی دوورماوەیە، ئەوەی کە پێی ئەڵەن سەلف سەستەینەبڵ، یعنی ئەم کارگانە خۆیان بەرهەمی خۆیانەکەن و کار دروستەکەن و قازان جێهێنن، هینەکە ژنانەتوان بەڕێوەی بەرن خۆیان. بەس ئەمە نییە، ئەوان دێن پارەی کەم، پرۆژەی بچووک بچووک، پرۆژەی موقت و بە شێوەیەکی زۆر ڕووکەش چارەسەری ئەم جۆرە کێشانەکەن. ئەمە کێشەی یەکەمە، موقەتی. کێشەی دووەمی ئەم بەرنامانە لەگەڵ دەسەڵات و دەستگایەکی ناوخۆیی بەرەو ڕووە کە سەر تاپای لە گەندەڵیەوە ڕۆچووە و بەشێکی گەورە لەم گەندەڵیانە پەیوەندی بە بەرنامەکانی گەشەپێدان و ئابووری گەشەپێدان و ئەو پارانەی بۆ ئەید و بۆ مەسەلەی هین بەکارە هێندێ لە عێراقیش و لە کوردستانیشە. ئێمە ئەزانین هەمومان لە بیرمانە جاران هینێک هەبوو، نمایشێکی کوردی هەبوو، تەمسیلێکی کوردی هەبوو، ئەیوت سەمادە کیمیاویەکە. ئەم پارانەش کە تەرخانەکرێن هەر بەم جۆرەیە، کەمترین بەشی ئەگاتەوە دەستی ژنانێک کە بەڕاستی پێویستیان بەوەیە کە ئەو بربەستانەی بەردەمیان لا ببرێ. و هەروەها گۆڕانکاریەکان، با بڵێن سیرکە گۆڕانکاریەکان لە عێراق و هەرێمی کوردستانە پێویستی بە گۆڕانکاری بنەماییە، سترکچەریە، واتە پێویستی بە گۆڕینی یاسایە، پێویستی بە گۆڕینی لەسەر ئاستی وەزارەتەکانە، پێویستی بە ڕێنمایی بەرفراوانە، پێویستی بەوەیە کە ئەو سەرمایی کە دەستەکەوێت لە ئابووری نەوت بخرێتەوە نێو دروستکردنی کار و بوارەکانی خستنە سەرکاری گەنجان بە کچ و بە کوڕەوە. بەڵام لە عێراق ئەمانە ناکرێت و سیستەمێکی دەسەڵات کە هەیە خەریک نییە ئەم کارە بکە و بەتەماژ نییە بیکە.
بۆیە کێشەکانی ئەم بەرنامانی گەشە پێدان هەمیشە ناکاریگەر و بچووک و سەتحی ئەمێننەوە لە ڕاستیە. بەڵێ زۆر سوپاس گۆناخان بۆ باشداریتان ئەمڕۆ لەم بەرنامە تایبەتەدا لەسەر ڕۆڵ و بەشداری ژنان لە هێزی کاردا. سپاس بۆ بینەرانی کەناڵی هیوا کە بە نووسینی کۆمنت و بۆ ئەوەی کە لەگەڵمان بوون لە بەرنامەکەی سپاس بۆ بەشداری و بۆ ئەو کاتی بم بەرنامەیەتان بەخشی. بەرنامەکەی ئەمە کۆتایی پێهات داواتان لێکەین بۆ پشتگیریکردنی کەناڵی هیوا سەبسکرایبی ئەم بەرنامەیە بکەن لە چەناڵی یوتیوب. سپاس بۆ ئامادەبوونتان لەگەڵ ئێمە، کاتێکی خۆش.